لە ماوەی ساڵی ڕابردوو کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە لە ساڵی ڕابردوو لە سنووری بەڕێوەبەرایەتیمان تۆمار کراوە کە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لەخۆ دەگرێ بریتە لە 520 ڕووداوی جۆراوجۆر. لە کۆی ئەو 520 ڕووداوی جۆراوجۆرە 492 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆراوجۆر تۆمار کراوە لەگەڵ 12 ڕووداوی خنکان کە بەو هۆیەوە بەداخەوە 14 هاوڵاتی جانیان لەدەستداوە و یەک ڕووداوی هەڵدێران تۆمار کراوە کە بە هۆی جان لەدەستدانی کەسێک و 13 ڕووداوی ڕزگارکردن تۆمار کراوە کە هێزەکانی بەرگری شارستانی سەر بە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران توانیویانە 18 هاوڵاتی لە ڕووداوە جۆراوجۆرەکان ڕزگار بکرێت و دوو ڕووداوی بەرلغم کەوتن تۆمار کراوە کە بەداخەوە یەکە چاندجانی لەدەستداوە و ئەوەی تریشان بریندار بوون. شڵۆفەی ڕووداوەکان سەبارەت بە 492 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆراوجۆر 7 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵان تۆمار کراوە کە هۆکارەکەی زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی و بەتڵی غازەوە بووینە و ئاگرکەوتنەوە لە 12 دوکان و زائیدان ئاگرکەوتنەوە لە 28 ئۆتۆمبیلی هاوڵاتیان کە هۆکارەکەشی زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی بزوێنەری ئۆتۆمبیل و فیولپەم بووە و 237 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پەلاش تۆمار کراوە بە پێی ئەو خەملاندەی کە کراوە لە بەڕێوەبەرایەتیمان بە نزیکراوەیی دەخەملێندرێت بە 4606 دۆنم لە پوش و پاوان سوتاوە و 30 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ڕێزوباخی هاوڵاتیان تۆمار کراوە لەگەڵ 113 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆراوجۆر لە مەحاویلەی کارەبا و کۆگا و مۆلیدە و پاشماوەی زبل و خاشاک وانە و دوو ڕووداوی ئاگرکەوتنەوە لە بەنزیخانەکان تۆمار کراوە.